لە سێبەری باوەڕدا بەشی دووەم نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. 2. ئەم خاڵەیان کە بە شێوەیەکی گشتی پەیوەندی بە خێزانەکانی پێغەمبەرەوە هەیە، ئەویش ئەلف لەبەر ئەوەی ژنەکان لە تەمەنی جیاجیادا بوون و گەنج و تەمەنی مامناوەند و پیریان تێدا بوو، بۆ هەموو ئەم تەمەن و قۆناغا ئەحکامی جۆرا و جۆرداندا و ئەو ژنە پاکیزانەی کە لە خانەی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەمدا بوون جێبەجێیان دەکرد. بە لەبەر ئەوەی هەر یەکێک لە خێزانە بەڕێزەکانی دەهۆزێکی جیاواز بوون لە نێوان ئەو هۆزانەدا کە هەموو خزمایەتیان لەگەڵ ئەو کەسایەتی ئازیزە پێکێنا بوو، پەیوەندێکی ڕەگدا کوتابی خۆشەویستی و ڕێز دروست دەبوو. هەر یەک لە هۆزەکان ئەویان بە یەکێک لە خۆیان دەزانی و لە پاڵهەستی دینداریدا پەیوەندێکی سروشتی خزمایەتیشیان لەگەڵ ئەو بۆ پەیدا دەبوو. پا خێزانە بەڕێزەکانی چ ئەو کاتێک کە خۆی لە ژیاندا بوو چ پاش وەفاتکردنی دەبوونە هۆکارێکی زۆر بەهێز بۆ گەیاندنی دین بە هۆزەکانی خۆیان و دەبوونە وەرجێڕی ناوەوە و دەرەوەی پێئەمی ئەحمەدی صلی الله عەلەیه وسەلەم بۆ خزمانی نزیک و دووریش. لە سایەی ئەم ئافرەتە بەڕێزانەوە هۆزەکە بە ژن و پیاویەوە قورئان و تەفسیر و فەرمودەکان فێر دەبوون و لە ڕۆحی دینەکە تێدەگەیشتن. تا لە ڕێی ئەم هاوسەرگیریانەوە پێغەمبەری سەردار وەک بڵێ لەگەڵ هەموو نیوە دوورگەی عەرەبدا خزمایەتی پێکێنا بوو، بووە میوانی ویستراوی هەموو ماڵێک. لە ڕێی ئەم ناسیاوی و خزمایەتیەشەوە هەموو کەسێک دەیتوانی لەو کەسایەتیە شکۆمەندە مەزنە نزیک بێتەوە و دەرفەتی ئەوەی بۆ دەڕەخسە ڕێکارە ئاینیەکانی لێوە فێر بێت. لە هەمان کاتدا هەموو کەسێک لەم عەشیرەتانە خۆی بە نزیکی ئەو دەزانی و شانازی بەمەوە دەکرد. بەنو مەخزوم لە ڕێی سەلەمەوە و ئەمەویەکان لە ڕێی حەبیبەوە و هاشمیەکان لە ڕێی زەینەبی کچی جەحشەوە شادمان بوون بە نزیکی لەوەوە. 3. ئەمەی تا ئێرە باسمان کرد شتانێکی گشتی بوون و لە هەندێ ڕوەوە پێغەمبەرانی دیکەشی دەگرتەوە. ئێستاش بە شێوەیەکی تایبەتی باسی هەر یەک لە هاوسەرە بەڕێزەکان و هاوسەرگیریەکەیان دەکەین. لێرەدا دەبینین کە لۆژیک لە بەرامبەر ژیانی ئەو زاتە مەزنەی کە بە وەحی پاڵپشتی دەکرا چەند دەستکورت و دەستەوەستانە. بە دەستەواژەیەکی دیکە فیکری مرۆڤ لە بەرامبەر ئەو زرنگیە هەرە مەزنەی ئەودا دەبێت چۆکدا بدات و دوولۆ ببێت. ئەلف یەکەم خێزانی پێغەمبەر گەورە و دایکمان خاتو خەدیجەیە ڕەزای خوای لێبێ. ئەم هاوسەرگیریەی پێغەمبەرمان صلی الله عەلەیه وسەلەم لەگەڵ ئافرەتێکدا کە 15 ساڵ لە خۆی گەورەتر بوو نمونەیەکی جوانە بۆ هەموو هاوسەرگیریەک. ئەو هەروەک بە درێژایی ژیانی بە وەفا و ڕازگۆ بوو لەگەڵ خێزانەکانیدا، پاش وەفاتی خەدیجەش هەرگیز ئەوی لەبیر نەکرد و لە هەموو دەرفەتێکدا باسی ئەوی دەکرد. پاش خەدیجە پێغەمبەری مەزن درودی خوای لێبێ نزیکەی 4-5 ساڵ هاوسەرگیری نەکرد. ئەمە لە کاتێکدا کە چەند منداڵێکیشی بەسەردا کەوت بوو، هەم دایکایەتی و هەم باوکایەتیشی بۆ دەکردن. ئەگەر بە فەرزی مەحاڵ کەمترین لاوازی بەرامبەر ئافرەتان هەبوو بێ، ئایا ئەو کات وەها هەڵسو کەوتی دەکرد؟ بە ئەگەرچی بەپێی ڕیزبەندیش نەبێت، بەڵام خێزانی دووەمیان کە ئێمە باسی دەکەین خاتووە عایشەی سیدیقەیە ڕەزای خوای لێبێ. هاوسەرگیری لەگەڵ کچی نزیکترین هاوڕێی خۆیدا، هاوڕێیەک کە لە خۆشی و ناخۆشیدا لەگەڵیدا بوو، تایبەتترین دیاری بوو بۆ هاوڕێکەی. دەستخستنی شەرەفی نزیکی و خزمایەتیەک کە کۆتایی نایەت لەگەڵ پێغەمبەردا لە ڕۆژێکدا کە هەموو نەسەبەکان کۆتاییان دێت، تەنها بەم جۆرە مەیسەر دەبێت. بەڵێ عایشەی سیدیقە و حەزرەتی ئەبوبەکر بە شێوەیەک لە پێغەمبەر نزیک بوون کە جێی هیچ بۆشاییەکی مادی و مەعنەویشیان نەهێشتەوە. لەگەڵ ئەمەشدا حەزرەتی عایشە ئافرەتێکی زۆر زیرەک بوو، خاوەنی سروشتێکی بەرز و بێهاوتا بوو، کەسێک بوو کە بە تەواوی دەیتوانی ببێتە میراتگیری پەیامی پێغەمبەریەتی. جا لە ژیانی دواتری و بەو خزمەتانەش کە پێشکەشی کردوون، ئەوە سەلماوە کە ئەو کەسە بەرزە دەبوو تەنها خێزانی پێغەمبەر بێت، چونکە لە شوێنی خۆیدا گەورەترین زانای فەرموودە و کامڵترین ڕاوەکاری قورئان و نادیدەترین فیقهزان بوو،
تێگەیشتنێکی بێهاوتای هەبوو لە ناوەوە و دەرەوەی پەیامی محەممەدی صلى الله عليه وسلم. هەر لەبەر ئەمە بوو کە لە خەوندا پیشانی پێغەمبەری سەردارماندرا کە لەگەڵ عایشەدا هاوسەرگیری دەکات و ئەویش بەر لەوەی خەیاڵی هەر کەسێکی دی لەسەری بدات پێی نایە نێو خانەی پێغەمبەرەوە. لە سایەی ئەم هاوسەرگیریەوە عایشە ڕەزای خوای لێبێ دەبووە تاجی شەرەفمەندی بۆ حەزرەتی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ و دنیای ئافرەتان و بە پێشوەچوونی توانست و لێهاتنەکانی دەبووە یەکێک لە یەکەمین قوتابیەکانی سەردارمان و خۆی ئامادە دەکرد بۆ بوون بە پێشەوا و ڕێبەرێکی مەزن. بەڵێ بەم جۆرە ئەو وەک هاوسەرێک و وەک قوتابیەک هاتە نێوخانەی ئاسوودەیی حەزرەتی محەممەدەوە صلى الله عليه وسلم.